کی مادی و معنوی زۆر بوونە کە بەهۆی ڕووداوی بوومەلەرزەوە ڕوویداوە. بۆیە داوا لە خەڵکی گەرمیانی بە شەرەفوە کەلات بە تایبەت دەکەین دەستی هاوکاری بۆ خوشک و برایانمان لە ڕۆژئاوای کوردستان و لە باکووری کوردستان درێژ بکەن و دەستان خۆش سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی ئێوە. بێگومان ئێمە لە هەفتەی ڕابردووەدا ئەوەی دانیشتێکمان کرد کۆمەڵێک نووسەر و چالاکوان و ڕۆژنامە نووس و مامەسای زانکۆ بڕیارماندا کە کەمپینێک بە ناوی کەمپینی گەرمیان بۆ هاوکاری زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی باکوور و ڕۆژاوای کوردستان و دەستمان بە کارەکان کرد. ئەمڕۆ شەشەم ڕۆژە بەردەوامین، سێ ڕۆژی سەرەتامان بە کۆکردنەوەی کۆمەک لە بازاڕی شاری کەلار لە ڕێگەی بانگەوازەوە لە ڕێگەی دانانی هاوشێوەی نووسنگێک کە هەموو ئەندامانی کەمپینەکە لەوێ ئامادە بوون و دوای ئەم سێ ڕۆژە بڕیارماندا بە شێوەیەکی مەیدانی ئەو کەسایەتی و نیشتیمان پەروەر دڵسۆزانە بەسەر بکەینەوە کە نەیانتوانیوە بێن بۆ بازاڕ یان ئاگایان لە کەمپینەکە ئێمە نەبووە. بۆیە ئێستا ئێمە لەگەڵ ئەم تیمە بەڕێزەی هاوکار بەردەوامین لە کۆکردنەوەی کۆمەک لەگەڵ چەندین تیم و گروپی ترکە ڕاستەخۆ شوێنە گشتی و ناوەندەکانی شار و ئەو دامەزراوانە کە خەڵکی زۆری تێدا یاخۆت قەرەباڵغا ئەچن داوای کۆمەک لەوانی شەکەن و خۆشبەختانە تا ئێستا توانین بڵێن ئاستی هاوکاریەکان مام ناوەندن، چونکە بەڕاستی چەندین شوێن چەندین دەستگا هاوشێوەی ئێمە کۆمەک و هاوکاریان کۆ کردوێتەوە، بەڵام بەگشتی ئەتوانم بڵێم هاوسۆزی خەڵک هەیە بۆ زیان لێکەوتوەکان و خەڵک کۆمەک ئەکەوە خەڵک بەشدارە بێ و لە مناڵەوە تا پیا و پیر و پەکەوتۆ ئەمان هەمووی خۆشبەختانە لە کەمپینەکەی ئێمە و ئەتوانم بڵێم لە کەمپینەکانی تریش بەشدار بوون. بۆی دوجار هەمومان بتوانین شتێک پێشکەش بە ڕۆژئاوا باکوور بکەین کە هیچ نەبێ بەشێک لە خەمەکانیان بۆ قەرەبوو بکاتەوە و ئێمە بڕیارماندا تەنها پارە کۆ بکەینەوە لە بەرەوەی بیست بوومان وەکو ئەزممونیشمان هەیە لە جارەکانی پێشوو مەسەلەی خۆراک و کەلوپەل کەمێک درەنگترەگا بە ناڕەحەتیەگا، بۆیە وتمان وەکو ئەزممون بە ئەم جارە پارە کۆ بکەینەوە. بڕیارمانداوە لە ڕێگەی مانجی سووری کوردستان ئەم هاوکاریە بگەێنین بە کوردانی ڕۆژئاوا، چکە ئەتوانم بڵێم ڕۆژئاوا کەمتر لە باکوور هاوکاری کراوە و ئاستی هاوکاریەکان تا ئێستا کەمتر دەستی پێگەیشتووە بە حکمی ئەوەی ڕێگرەکانی دەوڵەتی تورک ڕێگرەکانی دەوڵەتی سووریا لێ کاتاوە ئەو کۆت و بەندانێکە لێرەوە بەداخەوە لە هەرێمەوە بۆ ڕۆژئاوا دروستەکری ئەمانە وای کردووە بیر لە ڕێگەی چارەتری ئەلتەرناتیڤ بکەینەوە لە ڕێگەی کۆکردنی پارە. ئەمە بڕیارمانداوە تا ڕۆژی پێنجشەممە بەردەوام بین و دوجار بە لیژنەیەکەوە هەموو ئەو پارانە کۆەکەینەوە و مەحزەرێکی کۆتایی ئەنووسین و ڕایەگەێنین و کە بڕی پارەمان چەندێک دەستکەوتووە و چۆن گەیاندومانەوە چۆن